وڵی بەجارە جاری وا هەیە بەردوشتەکان خەرا دەبێ بۆن منە دەپسێ کاتی دەوێت تا چاکی دەکەیەوە جاری واشەیە شتەکان دەڵێ بە مەزبوطی دەڕوە جاری وا هەیە دوو گوڵیاوە تاو دەکەی جاری وا هەیە بەس گوڵەکە بە ڕۆژانی وڵی لە سەرتاوە لە نزیکەی 3 مانگ بەجارە جاری وا هەیە زیاتریش دەڕە 4 مانگ یان 3 مانگ ئیوە ستاوەی مە بە 3 مانگ تاو بە 3 مانگ والله جاوتي بويني حل باو بافيا حوشت حبو حك الديانه بخواي ما وين بخرج لسه بلام وتي صابرين اوي ما مردارك عن دسبيكلو گوندی دیکە هەیە بەڵام وەدەڵی زۆر لە حەنینە بە سادەی دەیکەن کەم بە گوڵ دەیکەن وڵی بە زۆری زیاتر ڕیان لە قسە ڕەنگی سوورە بەڵام ڕەنگەکانی دیکەش دروست دەکرێن بۆ نمونە ئێستا سوور زیاتر لەگە ڕەشماڵ شتی دەگونجێت أخوة جاني في كان ينبو بين قليام شين بيعني جاي ما أروان ديل السلمان أو شان دكن أو أنا دوز دكن حرا ونقشانه وبلا عملي وخليه مريان رنگ دكن بعاب صوف نبو خلي مريان شدك دمن زلان دايك بدل ما يندقو أو رنگانه وبلا صوف نبو عم صوفه والله خلق زۆر ڕای لەسرە بڵێین ئێستا لە دەرێکە دێن میوانش زۆر ڕسمی لەگەڵ دەگرن دەڵێن شتێکی جوانە لە شوێن شتیوا زۆر کەم ماوە یعنی و دابنێتە